ئازیزان لەم بابەتەمانە باز لە چارەسەری فیزیایی ئەکەین، باز لە شێلان و پشتەقاندن و دەرزی ئاژنین و کۆمەڵێک بابەت باسەکەین کە ڕەنگە لە ناو کوردەواری خۆمانە زۆر باوبێت. بابزانین ڕەنگە زۆرینەمانوا ڕاهاتە بیتین زۆر حەز بە شێلان بکەین، بابزانین ئەم شێلانە سوودی هەیە یاخود زیانی هەیە، چۆن بتوانین بە شێوازێکی دروست و زانستیانە کەسێک بشێلی، هەروەها بە شێوازێکی گشتی باز لە مێژووی چارەسەرە فیزیایەکانەکەین بۆ کێ ئەگەڕێتەوە، بۆ کێ گونجاوە ئەم چارەسەرە فیزیایانە وەرگێ، بۆ کێ گونجاونی ئەمانە و کۆمەڵێک بابەتی تر لەسەر ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز پێیان فەریق کە بەڕێزیان چارەسەرکاری فیزیاین. کاک پێیان سڵاو لێ زۆر سپاس بۆ ڕێزن، سپاس بۆ میوانداریەکەتە. زۆر سپاس بۆ تۆ. دەستپێکی گفتوگۆکانمان سەرەتا بە پێناسێک بۆ چارەسەری فیزیایی بکەین، مەبەستمان لێ چییە؟ زۆر باشە. چارەسەری فیزیایی بریتیە لە چارەسەرکردنی مرۆڤ لە ڕێگەی ئەو بابەتانی کە دەرمانیان تیا بەکات نەهێنرێت لە ڕێگەی پێکاتە سروشتیەکانەوە کە ئەویش خۆی لە کۆمەڵێک شتا بینێتەوە. یەکێک لەوانە ئەلکترۆسێراپیە ئامێرە، یەکێک لەوانە مانوال سێراپیە کە بەدەست دەکرێت لەگەڵ کرایۆ سێراپی کە لە ئاودا دەکرێت، زایدەن ئەکسەرسایز سێراپی کە بە وەرزش دەکرێت کە هیچ دەرمانێک بەکار ناهێنێت، دەرمانی کیمیایی. ئەم پێ دەوترێت چارەسەری فیزیایی یان سروشتی. ئەمە وەکو پێناسەکەی باشە. چارەسەری فیزیایی لە کێ و کاری لەسەرکردی مێژووەکەی بۆ کێ گەڕێتەوە؟ چارەسەری سروشتی یان فیزیایی ئەگەر بگەڕێنن بۆ مێژووەکەی ئەتوانین بۆ 3000 ساڵ پێش زاین لە ناوی چینیەکانەوە مەساج و دەرزی ئاژنین و ئەمانە بەکارهێنراوە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانیان. وەلا سەدەی 20 لە دوای جەنگی جیهانی یەکەم و دووەمەوە بەهۆی ئەو بریندارە زۆرانی کە هەبوون ڕێگەیەکی تریان دۆزیەوە بۆ ڕاهێنانەوەی ئەو کەسانی کە بوونەتە قوربانی. وەلا ساڵی 1940 بۆ 1950 لە دوای بڵاوبوونەوەی ئیفلیجی مناڵ بەشێکی تریان دروست کرد بۆ ڕاهێنانەوەی ئەو منداڵانەی کە تووشی ئیفلیجی بوون و پێویستیان بە ڕاهێنانەوە هەبووە. زۆر باشە. کاک پێم لە دەستپێکی شاباستی ئەوم کە ڕەنگە شێلان لە ناو ئەمی کووردا زۆر زۆر باو بێت، هەر ئازارێک لە شان و پشت و ملا بێت، ڕاستەخۆ حەز بەواکەین کە کەسێک بۆمان بشێلە. بەڕای بەڕێزت ئەم شێلانە سوودی هەیە، هەروەها ئەم شێلانە نۆرماڵی کە هاوڵاتیان ئەنجامیەن ئەمە بە شێوازێکی زانستیە یاخود چۆنە بەڕای بەڕێزت؟ ئەو مەساجی کە لە ماڵەوە ئەکرێت ئەتوان بڵێم زەرەری زیاترە لە قازانج، چونکە مەساج خۆی چەند تەکنیکێکی هەیە. پێش مەساجە بێت ئەو کەسە ماسوولکەکانی گەرم کرێت و نەرم کرێت، پاشان مەساجی بۆ ئەنجام بدرێت. ئەگەر بە شێوەیەکی زانستی بۆی بکرێت توان بڵێم هەموو کەسێک پێویستێتی لە بەڕێوەی پێویستەکە کە سووڕی خوێن بە باشی بکەوە ماسوولکەکان و هەموو ئەندامەکانی لەش. ڕۆژانە کە هیلاکە بین و ماسوولکەکانمان هیلاکە بن، تووشی ئەکتیڤبوونی تریگەر پۆینتەکانە بن کە ئەمەش هەبێتە هۆی ئەوەی ماسوولکەکان بە جوانی ئیشی خۆیان نەکەن و ئەندامەکانی ناوە نەتوان ئیشی خۆیان بە ڕێکوپێکی بەڕێ بکەن. باشە، ئەو مەساجە نۆرماڵی کە ئەنجامەجێت وتت ئەمە شێوازێکی دروست نییە و زیانی هەیە؟ ئەوەی کە لە ماڵەوە کرێت لەسەر جلەوە و بە هەر کەسەوە شێوازێکیان هەیە لە ماڵەڵێ قاچێ بنێ بە پشتما با پشتم تەقێ فێریوەڵا پەرداخێکم بۆ بێنەوە پەرداخی خەریکی. بەڵێ بەڵێ یا عەلاقێکە هەدەسی و دڵنیایەوە کەسانێکی زۆر کێنە لای ئێمە لە ماڵەوە خۆیان ئەوانەیان کردووە خراپتر بوون باشتر نەبوون، پاشان خواری کردوون و یان بەلایەوە. بەسەر ئەوەش کاک پێیان دڵنیام هەمومان ئەومان بەسەراتۆ لە دوای شێلان هەز بە ئاسوودەیی و ئیسراحەتێکی زۆرەکەی ئێوەیان بووە کە ئەگەر هەمووی ئاوا خراپ بێ. ناڵێم هەموو ئێستا هەیە حاڵێ دەستی بۆ شێلان زۆر باشە، هەیە لێزانێت تا حەدێ تەکنیکەکان شارەزایە، بەڵام بە شێوەیەکی گشتی خەڵکەیکە بە شێوەیەکی نازانستیەکە و سوودێکی زانستێکی چۆنە دەبوو ماڕوون کەرەوە بای وڵای خۆی مەساج یعنی توانم بڕم پسپۆڕێکی زۆر تایبەتە. سەر لە وڵاتان هەیە 10 ساڵ 12 ساڵ بۆز بۆ مەساجە خوێنێ دانەبەتەمایە ئێستا فێر بێت. تەکنیکی زۆر زۆر یعنی توان بڵێم 8 تەکنیک تا 10 تەکنیکی هەیە بە شێوەیەکی گشتی. بەڵام پێش مەساج ئەگەر بکرێت و شوێنە گەرم بکرێت لە کورداواریا جەوەنە هەیە، ئەگەر شوێنە بە جەوەنەی گەرم بکرێت پاشان بە ئەو زەیتانی کە گەرمن وەکو زێتی زەنجەفیل و مێخەک و زێتی زەیتون ئەو بابەتانە ئەگەر مەساج لەسەر پێست مەسەڵەن دەستی کەسەکە دەستکێش وشتی لە دەستانە بێ و ئەو کەسەش هیچی ئەو شوێنی کە مەساجی بۆ کرێ هیچی لەبەرانە بێ، ینی پێست بەر پێست بکەوێ لەبەرەوەی ئەو خاڵانی کە تووشی تریگەر پۆینت بوون بدۆزرێتەوە و خاو بکرێتەوە. ئەم مەساجە یان شێلان کە باسیەکەیت بۆ مناڵیش بە هەمان شێوەیە؟
بۆ مناڵ توانین بڵێن هێواشترە سوپەرفیشیالترە بەڵام بۆ تەمەنی گەورەتر توانین بە دیپتر بیکەی بەڵام بۆ مناڵ بە سەطحیە توانین بۆی بکەی. باشە چێن ئەو کەسانی کە پێویستیان بە چارەسەری فیزیایی هەیە یان چارەسەری سروشتی هەیە چێن ئەو کەسانی کە ئەتوانیت چارەسەری فیزیایی بۆ بەکاربێنیت؟ بە شێوەیەکی گشتی ئەو کەسانی کە تووشی گرفتی جومگە و ماسوولکە بن ئەو کەسانی کە لە ڕووداوێکە تووشی پێکانە بن ئەو کە وەرزشەکەنیان لە ڕووداوێکی هاتوچۆیە یان لە کەوتنێکە یان نەشتەرگەریان بۆ وەکتێ لە دوای نەشتەرگەری پێویستیان بە چارەسەر و ڕاهێنانەوە هەیە ئەو کەسانە بە شێوەیەکی گشتی پێویستیان بە چارەسەری فیزیایی هەیە. ئەیکێن کە ناتوانن سوود لە چارەسەری فیزیایی و مەساج وەرگرن؟ بە شێوەیەکی گشتی ناتوانین تەحدیدی بکەین بە پێی حاڵەتەکانە گۆڕێت. ئێستا بۆ نمونە ئەگەر کەسێک حساسیەتی هەبێ بە مەساجیان خۆی حەزی لێی نەبێت یان قەنەعەتی پێی نەبێت چونکە لە هەموو چارەسەرێگە قەنەعەتی نەخۆش لە پێش هەموو شتێکەوەیە ئەگەر خۆی قەنەعەتی پێی نەبێت بە تەئکید ئیسفادی لێ ناکات. باشە کاک پێیان باسێکی ئەومان بۆ بکە گرنگی ئەم چارەسەرە فیزیاییە چی ئەبێت بۆ نەخۆش بۆ منە نەخۆشێک کە چارەسەری فیزیایی وەرەگرێت دواتر چ گرنگیکی هەیە بۆ ئەو نەخۆشە چ سوودێکی لێ بینێت؟ چارەسەری فیزیایی بە زۆری بۆ ئەو کەسانەکرێت کە گرفتێکی میکانیکیان هەیە لەسەر بۆ نمونە پشتێشە ئەژنۆیەشە قاجێشە ئەو جومگانی کە تووشی ئازارە بنیان ماسوولکەکە کورت هەیە لەگەڵیانە بێ لەگەڵیەتی ئەم گرفتانە گرفتێکی تەکنیکین میکانیکین یعنی تۆ هەرچەند حەبوو دەرمانیش بەکاربێنی زۆر کار ناتوانین چارەسەری ئەمە بکەی بەڵام بە شێوەیەکی تەکنیکی و فیزیایی ئەو چارەسەرانە بۆ کەسانە ئەنجام دەدرێت. باشە لە هەرێمی کوردستان گرنگی بە چارەسەری فیزیایی بڵێ ساڵ بە ساڵ بەرەو باشترە ڕوا بەڵام وەکو پێویست نییە تا ئێستش یعنی نەخۆشی وا هەیە چەند ساڵە تووشی پشتێشە بووە هەر بە موسەکینات و بە ئازاشکێن خۆی بەڕێەکە بەڵام ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت. باشە باسە لەوە کرد تەنانەت شێلان پێویستی بە دەیان ساڵ خوێندن هەیە چارەسەری فیزیاییش بە هەمان جۆرە با بڵین ئەو خوێندنە لێرە هەیە بوونی هەیە لێرە هەبوو بەڵام بەداخەوە لە ساڵی 2015 ئەو بەشە داخراوە ئێستا خۆشبەختانە زانکۆیەک کراوەتەوە ماوەی 2 ساڵە لە سلێمانی بەڵام وەکو پێویست دەتوانین بڵێن پێشگوێ خراوە لە هەرێمی کوردستانە خوێندکار وەرەگرێت و خوێندکاری لایە؟ بەڵێ زۆر باشە کاک پێیان بەڕای سامبۆن نە کەسێک کە ئەم چارەسەرە سروشتی و چارەسەری فیزیانە وەرەگرێت ئەبێ بۆ ماوەی چەندێک بەردەوام بێت بۆ ئەوی کە بتوانێت ئیتر لەو گرفتێکی هەیە بووە ڕزگاری بێت. ئەکەوێتەوە سەر حاڵەتەکان مەسەڵەن کێشەکەی چییە ماوەی چەندێکە وایە ڕێژەکەی چەنە ئەمانە هەمووی گۆڕانکاری بەسەردا دەتوانین بڵێن لە یەک ڕۆژەوە دەست پێکات تا 2 ساڵ 3 ساڵ کەسانی کە تووشی جەڵدەی مێشکە بن نەخۆشی وا هەیە لەو 2 ساڵ 3 ساڵ پێویستی بە ڕاهێنانەوە هەبێت یانەوە کەسانی کە پەلێکیان لە دەستەدەن دوای پەلێکی دەستکردیان بۆ دروستەکەن پێویستە تا درێژایی تەمەنی لەژێر چاودێری چارەسەری فیزیایی بێت. باش باباسێکی مانوال سێراپی بکەین مانوال سێراپی چییە؟ مانوال سێراپی بەشێکە لە چارەسەری فیزیایی بەڵام زیاتر بەدەست چارەسەرەکان نەکرێت و ئامێر بەکاردانهێنرێت ئەویش خۆی بینێتەوە لە دراینی لینک دەرزی ئاژنین و مەساج و مانیپیلیشن و مۆبیلایزیشن کە مانیپیلیشن بریتە لە تەقانێک کە خۆمان پێڵین تەقاندن دیارترینیان لە ئێمە توانین بڵێن مەساژەیان تەقاندنە. باشە ئەو تەقانەی کە باست کرد کاک پێیان ئەمە سوودی هەیە چونکە ڕەنگە زۆر کەسە بێ هەر لە ماڵەکانی خۆیان وەکو تۆ باست لێەوە کرد ڕەنگە شێوازەکەی زانستی نەبێت کە ئەنجامیان لەبری ئەوەی کە سوودی لێ ببینێ بگرە کەسەکە زەرەر و زیانیشی پێگات ئەم تەقانە چۆنە شێوازە زانستیەکەی بێ بەچی تەقاندن مانیپیلیشن بەشێکە لە چارەسەری فیزیایی بەڵام مەسەر لە ئەوروپا و ئەمریکا دوو پسپۆڕیمان هەیە کە پێوترێ ئۆستیۆپاتی و کایرۆپراکتیک بە تایبەتی کایرۆپراکتیک اختصاسێکی زۆر تایبەتە کە بۆردی تایەت دکتۆرە و بەس لەسەر تەقاندن ئیشەکە ئەگەر بە شێوەیەکی زانستی بکرێ یعنی توان بڵێ معجزە خولقێنێ چارەسەرێکی زۆر زۆر باشە بەڵام ئەگەر وەکو کوردەواری لای جەڕاحیان هەیە مەسن تووشی شکانی فەقەرات هەبێ یان تووشی پشڕانی حەبلی شەوکیە بێ
ئەو حاڵەتانە ڕوئات جا بۆ مناڵ زۆرە کرێ ترماڵ کە نەخۆشەکە گرفتێکی هەیە تر مەسەڵەن تەمەنی مانگێکە 2 مانگە سەکە پشتی بۆ تەقێنن ملی بۆ تەقێن لە ماڵەوە هەیە بەتەکی زیانی زۆری هەیە کە لە ماڵەوە بۆ یەکەم شت کە مناڵ بێتاقەت بێڵە گرفتی کردووە شتێکی وا هەیە گرفتی کردووە یا تەقانێکی بۆکەن یا شەلانی بۆکەن نازانم لە کورداواری شتێکێ سکیەمووی بە دەرزی کونکونەکەن باژۆڵی پێڵەن شتێکی وایە ئەمانە ئەوانە سەرچاوێکی زانستیان لەگەڵ ئەوای شێلان بورەڕەوەن لەگەڵ ئەوای شێلان و تەقاندن بۆ مناڵ هەر نەکرێ لە ماڵەوە بەڵێ بەتەکیت باشە باباسێکی دەرزیاژنین بکەین تاشە نێرە گرنگی پێدرێت وە نوێترین پێشکەوتنەکانە دەرزیاژنینە گەشتۆ بەچی دەرزی ئاژنین توانین بڵێن بیکەین بە 2 بەشەوە بەشێکیان ئەکیوپەنچەرە کە ئەمە لەلایەن سینیەکانەوە بەکارهێنرێ ئەویش ماوەیەکی زۆر کۆنی هەیە بەشی دووەمیان درانیرلینگە کە لە ساڵی 1983 لەلایەن پزیشکێکی تایبەتی جۆن کەرندیەوە داهێنراوە کە ئەویان بە شێوەیەکی گشتی ئیش لەسەر ماسوولکەکانەکە لێرە توان بڵێم تقریبان بەرەو پێشچوونی بەخۆ بینیوە و خەڵک ئێستا متمانی زۆری پێێتی و چارەسەری زۆر نەخۆشی پێکرێت زۆر باشە بە شێوازێکی گشتی تاوی چارەسەرە فیزیایەکان ڕەنگە لە وڵاتانی دەرەوەکو باسی لێوە کرد ئەکادمیا هەبێ بۆ ئەوەی کە کەسانێک پێبگەنن لەم بوارەیە پێشکەوتنی زۆری بەخۆی بینی بێ پێشکەوتنەکان لە هەرێمی کوردستانە لە چه ئاستێکدا ئێوە چۆن لەگەڵ پێشکەوتنەکانی دنیا چۆن شارەزاییتان هەیە لەو ئەپدێت و گۆڕانکاریانی کە کراوە لە ناو هەرێمی کوردستانە بەداخەوە توانین بڵێن زۆر چەق بەست و لە حەدێکا وەستاوە یعنی بەڵام ئەو کەسانی کە ئارەزوومەندن کە توانای زانستی خۆیان بەرزکەنەوە توان لە وڵاتانی تر دەورات ببینن خوێندن تەواوکەن خۆیان بەرەو پێش بەر باشە کاک پێم هیچ جۆرە چارەسەرێکی فیزیای و سروشتی هەبوو کە لە ڕابردووە زۆر ئەنجام درابێت بەڵام زانستی ئێستا سەلمان دەبێتی کە ئەو بابەتە گونجاونیە کە مرۆڤ ئەنجامی بات بەتەکیت زۆر بابەت هەیە کە لە فۆلکلۆرە بە شێوازێکی نازانستی ئەنجام درراوە ئێستا ڕەت کراوەتەوە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن تەقاندنەکان کە جەڕاحێکە لەسەر بنەمایەکی زانستی نایکە بەڵام ئێستا بەرگێکی زانستی پیاکراوە و ئەتوانین بە شێوەیەکی زانستی ئەنجام بدرێت باشە دەرزی ئاژنیش کەسانێکان کە ئەتوانی بۆیان ئەنجام بیت و کەسانێکیش ناتوانێت بۆیان ئەنجام بیت چێنە و کەسانی کە پێویستە دەرزی ئاژنینیان بۆ ئەنجام بدرێت ئەو کەسانی بە شێوەیەکی گشتی ئەگەر درانیلینگیان بۆ بکەین ئەوانەی کە گرفتی ماسوولکە و جومگەیان هەیە گرفتی دەماریان هەیە و ئەو کەسانەشی کە پێشتر باسم کرد ئەکیوپەنچەریان بۆ ئەکرێت ئەکیوپەنچەر لەسەر خۆی 12 کۆئەندامان هەیە هەر کۆئەندامێک ڕێڕێوێکی تایبەت بە خۆی هەیە کە وزەی ئەو کۆئەندامە ڕێگەخات لەگەڵ 2 ڕێڕەوی تایبەت کە لە پێشەوەی جسمی ئینسان لە دواوە هەیە باش ئەوە توانن زیاتر چینەکان بەکارێن چارەسەری هەموو نەخۆشیێکی پێکەن ئەوان کاتی پرۆسەکە چەندی پێچێ تقریبا توانم بڵێن لە 5 خولەک تا 20 خولەک 5 خولەک تا 20 خولەکی پێچێ باش ئەیچێنەوە کەسانی کە ناتوانانی بە هیچ جۆرێک دەرزی ئاژنێنی بۆ ئەنجام بیت یەکێک لەوانێک کە فۆبیا هەیە بە دەرزی یەکێک لەوانێک کە حساسیەتی بە نیکەڵ ئازاری تایە کەوێتەوە سەر کەسەکان هەیە هەستی پێناگە هەشە زۆر هەست بە ئازارەکە کەوێتەوە سەر بە گشتی چەند دەرزی بەکارێت واللهی نەخۆش بۆ نەخۆش فەرقەگەسە من نەخۆشییا بە دەرزیەک دوان چارەسەرم کردو نەخۆشیات هەبووە توان بڵێم 80 دەرزیم بۆ کردووە باشە ڕاستە و خۆ کاک پێم هەست بە ئەو جیاوازیە کاکە تەندروستی بەرەو باشتر بچێت لە دوای ئەنجامدانی زۆر بەیان بەڵێ زۆر ئێستا نەخۆشێ مەسەڵەن بە عەرەبانەی هێنن لە دوای چارەسەرەکە خۆی بە پێی خۆی هەڵەسێ ڕۆات واتە لە دوای یەکەم جار چارەسەر وەرگرتن ڕاستە خۆز بە گۆڕانکاریەکە باشە کاک پێیان باسێکی ئەومان بۆ بکە بۆ نە چارەسەرە سروشتی فیزیایەکان بە شێوازێکی گشتی بۆ کەسانی بەتەمەن ئەمە تا چەند ئەستەمە چونکە ڕەنگە زۆر کادەوەمان بیستوێڵە کەسانی بەتەمەن ئێسکیان ناسکترە ئێسکیان نەرمە بێتەوە لەگەڵ ڕەنگە هەر کەوتنێکی زۆر ئاسانیشە خوانەخواستە بێتەوەی شکانی شوێنێکیان بەتەکیت خۆی ئەو کەسانی کە ئەچنە تەمەنەوە زیاتر لە هەموو کەس پێویستیان بە چارەسەری فیزیایی هەیە هەم بۆ بەهێزکردنی ماسوولکەکانیان بۆ جوانتر جوڵەی جومگەکانیان بۆ باڵانس و سەقامگیریان لە هەموو کەس زیاتر پێویستیان بە چارەسەری فیزیایی هەیە
لە وڵاتان تو ئەمستانتەری زۆر تایبەت هەیە کە هەر کەسێکی بەتەمەن ڕۆژە هەفتانە چەند ڕۆژێک چارەسەری بۆ ئەنجام دەدێت بەڵام لێرە لەبەر باری دارایی و کۆمەڵێک گرفت وەکو پێویست نییە. باشە چارەسەری هیچ جۆرە چارەسەرێکی فیزیایی هەیە کە لە ئاوا ئەنجام بدرێت؟ بەڵێ کرایۆسێراپی پێڵن یان هایدرۆسێراپی عفو هایدرۆسێراپی پێڵن ئەوەش زیاتر بۆ کەسانی کە تووشی ئینزیلاقی پشت بوون لەگەڵ ساوفانی ئەژنۆ کە چەند وەرزش و ڕێنمایەکی تایبەت هەیە لەناو ئاوا پیانەکرێت و سوودی زۆر زۆری لێبین. دەستە خۆش بێت شتێک کە بێت بتەوێت لە کۆتایی ئاماژی پێبیت. زۆر سپاسانەکەم بۆ میوانداریەکەتان دەستان خۆش بێ. هیوادارم لە هەرێمی کوردستانی ژۆک وڵاتانی تر گرنگیەکی تایبەت بە چارەسەری فیزیایی بدرێت و ئەم بوارە پێش بخرێت ئینشاءڵڵا. ئەمەش بۆ هیواین دەستت خۆش بێت. دەستە خۆش بێت. سپاس بۆ تۆ. زۆر خۆشحاڵ بووم. سپاسانەکەم بەڕێزم.